دەنگی بانگت گوێ لێ دەبێت دەنگێکی باو لە وڵاتانی زۆرینەی موسڵمان بەڵام لە ئەمریکا ئەوەندە دەنگێکی باو نییە. لە ساڵانی هێشتاکانی سەدەی ڕابردووە مزگەوتی کۆمەلگەی موسڵمانانی ئەمریکی لە شاری دێربۆرن لە وڵاتی میشیگن بە ئاشکرا لە ڕێی بانگ و گوتارەوە بانگەوازیان بۆ نوێژکردن دەکرد کە یەکەم مزگەوتە لە ئەمریکا ڕێگەی پێدراوە بەڵام سەرەتایی مێژووی مزگەوتەکە دەگەڕێتەوە بۆ زۆر لەوبەر. زۆرێک لەو مسلمانانەی لە هایلاند پارک دەژیان لە کۆمپانیای فۆرد مۆتۆر کاریان دەکرد بۆیە ڕوویان دە دێربۆرن کرد و پێویستیان بە شوێنێک بوو بۆ خواپەرستی و نوێشکردن بۆیە نهۆمی خوارەوەی ئەم مزگەوتیان لە ساڵ 1938 دروست کرد. مزگەوتەکە سەرەتا هەر هەیکەلێک بوو دوای چوار نۆژەنکردنەوە بۆتە بینایەکی فرەئاس کە زیاتر لە 2000 نوێژخوان لە خۆ دەگرێت. ژووری جیاوازی هەیە بۆ چالاکیە کۆمەڵایەتی جیاوازەکان. زۆربەی ئەو خەڵکە بەڕەچەڵک عەرەبن. ئەمەش ڕنگدانەوەی دیموگرافیای ناوچەی دێربۆرنە بەڵام هەندێکی تر کۆچبەری ئەفریقایی و ئاسیایین. دەتوانیت نەوەی جیاوازیش بدۆزیتەوە. زۆربیان لە بنەچەوە کۆچبەر بوون لە وڵاتەدا. لێرە کەسانێک دەبینیت کە تازە گەیشتون هەروە خەڵکانێک کە هەر لێرە ژیاون. بۆ مسلمانانی ناوچەی دێربۆرن کە زۆربیان پێشینەی کۆچبەریان هەیە مزگەوتەکە تەنها شوێنێک نییە بۆ نوێژ و خواپەرستی. کۆمەڵگەی دەوروبەری مزگەوتەکە هەمیشەوا دەڕوان نەمزگەوتەکە کە چەقی ژیانیانە و ڕۆژانە ژیانی خۆیان بە مزگەوتەکەەوە دەبەستنەوە یان بۆ خۆیان یان خێزانەکانیان بۆ منداڵەکانیان وە کاتێک پێویستیان بە یارمەتی دەبێت دێنە مزگەوتەکە. بە درێژایی ساڵ چالاکیە کۆمەڵایەتیەکان بەڕێوە دەچن بەڵام لە مانگی ڕەمەزاندا ئەو مانگە پیرۆزەی کە بە ڕۆژوو بوون و سەرقاڵبوون بە خوێندنی ئاینیەوە بەسەر دەبن زۆر قەڵەباڵغ دەبێت بە تایبەتی بۆ گەنجانی موسڵمان. منداڵێکی زۆرمان هەیە کە بەدڵ قورئان لەبەر دەکەن. ژمارەیەکی کەمیان لە مانگی ڕەمەزاندا قورئان لەبەر دەکەن. پێشبەرچەی قورئانیش ئەنجام دەدەن. ئێستا مزگەوتی دێربۆرن بەنیازە هۆڵێکی وەرزشی زیاد بکات کە دەتوانرێت وەک ژوورێکی هەمەکارەش بەکار بهێنرێت بۆ بۆنە کۆمەڵایەتیەکان. ئەوە بۆ ئەوەیە هەوڵ بدەینەوەی گەنجەکانمان لەخۆ بگرین چونکە پەیامی ئێمە هەرەوە نییە تەنها بێت و نوێژ بکات بەڵکو دەمانەوێت نوێژ بکەن و هەروە دەمانەوێت یاری بکەن. لە کاتێکدا بەپلی یەکەم ناوەندێکە بۆ خواپەرستی و چالاکی کۆمەڵایەتی بۆ موسڵمانان مزگەوتی دێربۆرن کراوەیە بۆ هەر کەسێک کە بیاوێت بێت و لەبارەی ئیسلامەوە شارەزا بێت. مزگەوتەکە لە گەشەکردندایە لەگەڵ شاری دێربۆرن کە حوتەم شاری میشیگەنە کە زۆرترین دانیشتوانی تێدایە. لە مانگی 11 ساڵی 2021دا یەکەم سەرۆکی شارەوانی موسڵمانیان بە ناوی عەبدوڵڵا حەموودیان هەڵبژارد. ئاسۆ چەبار بۆ راپۆرتی ڕیڤان دوای ئەستۆنۆ دەنگی ئەمریکا.